الحمد لله رب العالمين. اللهم لك الحمد على نعمة الإسلام والإيمان، ولك الحمد على أن جعلتنا من أمة سيدنا محمد عليه الصلاة والسلام، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك عليه وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشک و برای ئیماندارم، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. سوپاسی پەروەردگارمانەکەین کە مسلمان و ئیماندارین. سوپاسی پەروەردگارمانەکەین لەسەر نیعمەتی ئیمان و ئیسلام، لەسەر ئەوەی کە کردوینی بە ئومەتی حەزرەتی ڕەسوولی ئەکرەم. سوپاسی پەروەردگارمانەکەین کە قورئانێکی پێداوین، گەورەترین موعجیزەی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ، و تەحەدای هەموو بەشەریەتەکە. دەستور و ئیمام و پێشەوای مسلمانان و ئیمانداران قورئانە. بەرگریکردن لەو قورئانە و دیفاعکردن لەو قورئانە عەقیدە و بیر و باوەڕی مسلمانە، ئیمان و دینی مسلمانە. هەر مسلمان و ئیماندارێک ڕێز و حورمەتی بۆ قورئان و بۆ یاسا و بەرنامەکەی خوا نەبێ، دڵنیا بە ئەو کەسە لە ئیسلام دەرەچێت. بۆیە هەر لە دێر زەمانەوە پێشینە باشەکانی ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، اینجا سەحابەکان و اینجا تابعینەکان و تابعی تابعینەکان، تا ئەم عەسر و زروفی ئێمە مسلمانان و ئیمانداران وا پەروەردەکراون متەمەسک بن بە قورئانەوە. قورئان بخوێنن، فێری قورئان بن، بەگوێی قورئان بکەن، فەرمانی قورئان کە فەرمانی خوایە و کەلام الله جێبەجێکەن، بە ڕێز و حورمەتەوە و بە چاوی تەقدیرەوە سەیریکەن، لەبەری هەڵسن، ماچی بکەن، ڕێزی لێ بگرن، لە ماڵەکانیانە هەبێ و بیخوێننەوە، نەک فەرامۆشیکەن و تۆز لێ بنیشێت. خوا فەرمێت: ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. أي مسلمان و ئیمانداران، ئەم قورئانە پیرۆزە هیدایەتی خەڵکی ئەکا و بەشەریەت بۆ باشترین و بەقووترین و چاکترین ڕێگا لە ڕێگاکان، و لەم قورئانەدا موژدەی سەرکەوتنی تایە بۆ مسلمانان و ئیمانداران، بۆ ئەوانەی کەوا گوێڕایەڵی و قورئانەیە بن، بۆ ئەوانەی کەوا کردەوەی چاکەکەن لەگەڵ ئیمان و دینەکەیانە، ئەی سەلمێنن کە بەڕاستی ئیماندارن، شوێن کەوتەی قورئانن، بەکردەوە چاکەکانیان، بە خۆشەویستیان بۆ خەڵکی، بۆ بەشەریەت، بۆ کۆمەڵگا. ئەوەی کەوا شوێن کەوتەیم قورئانە بێ و بەگوێی فەرمانەکانیم قورئانە بکە، دڵنیا بە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی لەلایەن پەروەردگارەوە بۆ ئامادەکراوە. ئەسحابە نازارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانیان لەبەرە کرد، لە پێناو قورئانە شەهادەتیان نەدا، لە پێناو پاراستنی قورئانە خۆیان و ماڵ و منداڵیان ئەخستە هەلاکەتەوە، بەس بۆ ئەوەی کەوا نووری قورئان بەسەر ئەرزا بڵاو بێتەوە. چەندین سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قورئانیان حیفظ بوو، لە جیهادەکانە و لە غەزاکانە شەهید ئەبوون بەدەم قورئان خوێندنەوە، قورئانیان لەبەر بوو، خۆیان و ماڵ و منداڵیان قورئانیان فەرامۆش نەکردبوو. ئەسحابەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، اینجا تابعینەکان ئەوانەی کەوا تابعی ئەسحابی پێغەمبەر بوون، ئیمامی شافعی و ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی مالک و ئیمامی ئەحمەد، هەرێکێ لەو ئیمامە بەڕێزانە حافظ القورئان بوون، خۆیان و ماڵ و منداڵیان پارێزەرێم قورئانە بوون. ئەسحابە نازارەکانی پێغەمبەری خوا بە شێوازێک ڕێزیان لە قورئانە گرت، ئەگەر قورئانیان بخوێندایە کەس پێی نەئەبڕین، و هیچ قسەیەک و هیچ حەدەسێک و هیچ ڕووداوێک نەی ئەتوانی قورئانیان پێ ببڕێ. ئەوە تا عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوکی بێ کە قورئانیە خوێند، خەڵکی هاتن قسەیانە کرد، گفتوگۆیانە کرد، بەڵام ئەوان قورئانەکەیان نەئەبڕی.
جارێک لە جاران ئەسحابەکانی پێغەمبەری خوا لە غەزایەکە صلى الله عليه وسلم أصحابك لأصحابكان سري حرسيبو فرمي لو كادو ساتابوي كوا كاد يخون بزايا ندم كاتكم بفيرونة بذكر خوابي ومسر لو كادو ساتا أفرمي دستي كرد بنويش كردن كدستي كرد بنويش لناو نويجكا قرآنكي پل پل ناخوين ئێمە خواخوامان ئەزوو نوێژەکە تەواوی و هەڵی پڕوزەین و ڕاکەینەوە دەستی کرد بە قورئان بە خوێندنی سوورەتی بەقەرە سوورە درێژەکان ئەفەرمێ لەو کاتا نەیار و ناعەز و دوژمنەکان دایانە بەر تیرێکیان لێدا نەیان خست قورئانی نەبڕی نوێژی نەبڕی کردیان بە دوان کردیان بە سیان تا ئیتر ئەوەندە هێزی تیاما چووە ڕوکوع و چووە سوجدە و ئینجا نوێژەکەی بڕی یەکێ لە هاوڵەکانی خەبەر کردەوە فەرمی پێکراوم تیان ئەی بۆ زوو قسەت نەکرد بۆ زوو نوێژەکەت نەبڕی فەرمی چۆن کەلام الله ئەبڕم چۆن مناجاتی پەروەردگار ئەبڕم ئەمە عیشقی ڕاستەقینەیە کاتێکەوە عەبدێک لە حوزوری پەروەردگارە ڕاوەسێت دوژمن نەیبەزێنێ و نوێژی پێ نەبڕێ ئەم دینە قابلی سەرکەوتنە ئەم دینەوا گەشتۆ بە ئێمە وخوای گەورە فەرمێت ئینا نەحن نەزلنا الذیکر وئینا لەو لەحافیظون ئێمە ئەم قورئانەمان ناردۆ خۆشمان محافەزەیەکەین دینێک پەروەردەکەی پێغەمبەری خوا بێت ئەصحابی پێغەمبەر بێت صلى الله عليه وسلم ئەو هەموو سەلەفە ساڵحە بێ ئەو هەموو خواناس و عاریفە بێ بە هیچ دوژمنێک نابەزێنرێت خوا خۆی محافەزەیەکە بە هێز و بە قووەتی خۆی کێ شەڕی لەگەڵ خوا پێیەکرێت إنا لله وإنا إليه راجعون هم من ملك پروردگارين إن الله قادر على كل شيء وابد صلاة بسر هم مشتكانا كم كافر زلهيزة بقوة ناتو أن حرب لقل خوابك خواهي تبارك وتعالى تحداي ردي كربا مشوليه تحداي همو كافراني كردوها بمخلوقات خوي کامیان توانیان ڕووبەڕووی مەخلوقاتی پەروەردگار ببنەوە من و تۆی موسڵمانیش ئیماندار ئەمرمان پێکراوە بە پاراستنی ئەم قورئانە بە حیفزی ئەم قورئانە چۆن بە خوێندنی بە لەبەرکردنی بە ڕێزگرتنی بە جێبەجێکردنی فەرمانەکانی نەک فەرامۆشکردنی لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون خوا فرميت أم قرآن أقرين وسر شاخ وشياكان ما نارد خواروا أم شيا وشاخانا بو بقوتي وبهيزية شق وبقبون برقيانا أقر أم أمانة قورمان دابا بيغمبر أمتي بيغمبر صلى الله عليه وسلم خواب پیغمبر فرمید اما خولێکی قرس و سەقیلمان بۆ تۆ دابەزاندوو سەر دڵ و دەرونی تۆ بەس دڵ و دەرونی پێغەمبەر بۆ توانێت ڕایگرێت شاخ و چیاکان ناتوانێت ڕایگرێت بەڵام دڵ و دەرونی پێغەمبەر ڕایگرت گەیاندی بۆیە پێغەمبەری خوا فەرمێت اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قرآن بخوێنن چونکە قورئان خوێندن لەبەرکردنی قورئان جێبەجێکردنی قورئان تکاو شفاعت خواستانە لە قیامەتتانە لە حوزوری پەروەردگارە باشترین ئەنیس و ڕەفیقتانە ئەو قورئانە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا پێمان دراوە ئەم ئەمانەتە شاخ و چیاکان نەیگرت ئێمە هەڵمان گرتووە ئەبێ بیپارێزین ئەبێ دیفاعی لێ بکەین خۆ ئەگەر ئێمەش نەبین خوا خۆی وعدی دا و محافەزەیەکا و ئەی پارێزێ هەتاکو ئێستا ئەم قورئانە تەحەدای کافر و مولحیدەکانەکە هەتاکو ئێستا نە حەرفێکی لێ زیاد کراوە نە حەرفێکی لێ کەم کراوە هەتاکو ئێستا نەیانتوانێت بچووکترین ڕەخنە لە قورئان دۆزنەوە بۆیە کافر و مولحیدەکان و بێدینەکان ئەم قورئانە کە مایەی هیدایەت و مایەی سەربەرزیە باڕاستی گەورەترین دوژمنیانە هەوڵ ئەدەن بە هەموو شێوازێک ئیهانەی کەن ناشرینی کەن لە بەرچاومانی خەن بەڵام دڵنیا بەو قورئانە ڕۆژ بە ڕۆژ لای موسڵمان و لە بەرچاوی موسڵمانە
جوانتر و بقوتر و بەهێزترە بێ، چونکە خوا فەرمێت هودە وبشرا للمؤمنین، مای هیدایەتە، مای بەختەوەریە، مای مزگێنی و مژدەیە بۆ مسلمان و ئیمانداران. تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. ام قرآنه دستور ياسا ئێمەیە، ام قرآنه پێشەوا ئێمەیە، ئێمە بەم قورآنەوە بەشەرین، بەم قورآنەوە ئینسانین. ئەگەر لە قورآن لادەین مای ئینسانیەت و بەڕاستی هیچ مرۆڤایەتێکمان تیادا نامێنێت وەک ئەو میلەتانەی تر، وەک ئەو گەلانەی تر کە خۆیان لە یەکتری مارەکەن و نێر لە نێر و مێ لە مێ، بەهەرحاڵ خۆیان لە حیوانات مارەکەن و هیچ سەقافەتێکی ئینسانیان نییە. ئاوا بووین دارێ بەردێ مشکێ دیوارێکمانە پەرست، بەڵام بەهۆی قورآنەوە، بەهۆی ئەو پێغەمبەرەوە ئێمە ڕزگارمان بووە و سەلامەتین، سەربەرزین. جا ئەم قورآنە دوژمنی زۆر زۆرە، هەر لەوەتێ هاتووە هەتاکو ئێستا و هەتا دواتریش تا قیام و ساعە نەیار و ناقەسەکانی هەر بەردەوامن، بەڵام هەوڵ و کۆشیان هەباء مەنثوورایە، سەراب و خەرابە، هیچ شتێک نییە، بێهودەیە، تۆزی بەربایە. چەندین جار قورآن سووتێنرا، چەند جار ئیهانە کرا، چەند جار خراوە ژێر پێ، چەند جار ئەم قورآنە و مسلمانان بریندار کران بە ملیاران جار. چیان سەوز کرد؟ لە دڵی مسلمانانە دەریان کرد، دینی ئیسلامیان کوشاندەوە. قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر. حقد و بغضیان دەرکەوت کە ئەمانە قد بدت البغضاء من أفواههم، ئەمەلەکانیان کردەوەکانیان ئەی سەلمێنێ کە دژی ئیماندار و مسلمانانن. بەڵام ئەوەی لە ناخ و لە دڵیانە ئازیزان و خۆشەویستان زۆر گەورەتر لەوەی کە ئایکەن. لە پەرلەمانی سویدا قورآن ئەسووتێنرێت، ئەمە مای ئازایی و گەورەییان نییە، مای بەقووەتی و هێزیان نییە. ئەوە نین کە زۆر بەقووەت بن، ئەمە ئەزانی چی دەرەخا؟ ئەوە دەرەخا ئەم قورآندا ئەوەندە کاریگەرە، ئەوەندە بەقووەتە، ئەوەندە بەهێزە، ئەوانی هێناوە بە چۆکە تۆقیون لە قورآن، لە مسلمانان، لە ئیمانداران کە ئەم دینە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە، بەڵام هیچ دەسەڵاتێکی نییە ڕای سووتێنێت، هیچ دەسەڵاتێکی نییە بەسەر قورآن و بەسەر مسلمانانە. ئەوێت بەم شێوازە خۆی دەرخا یا قورآن ناشینکە، دڵنیا بە قورآن گەورەترە بێ، قورآن پیرۆزترە بێ لای مسلمانان، نەک لای مسلمانان، بەڵکو لای ئەو خەڵکەشی کەوا یەک زەڕە شعوری تایە، هەستی تایە، هەستی ئینسانێت کاتە سەیرەکە ئەمەی قورآنە سووتێنێ، ئەم قورآنە بۆ سووتێنێ. لەبەر چی سووتێنێ؟ لە پێناو چییە؟ دیراسەیەکە، متابعەیەکە، ئەمە جوانترین یاسا و بەرنامەیە. ئیمان دێنێ و مسلمانە بێ، کەواتە ئەم کاری ئێوە خزمەتی ئیسلامەکە، نەک دژی ئیسلام بێ. چەندین هەزاران کەس لە ڕووداوەکانی تری قورآن سووتاندنا مسلمان و ئیمانیان هێنا. ئیتر تۆ خەریکی چیت؟ تۆ داماوی بەدبەختی ئەمە خزمەتە بە قورآن، نەک دژی قورآن بێ. بەظاهر ئێمە بە ئیهانەیەکەین، ئیدانەیەکەین، بەڵام لای خۆت بە حساب سەرکەوتنی پەیامی خۆتە. ئەمە دۆڕانی پەیامی خۆت دەرەخات، دۆڕانی ئەوروپا دەرەخات. ئەوروپا لە دێر زەمانەوە ئازیزان و خۆشەویستان ئەم دژاتی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا و قورآنە پیرۆزەکە لە سەردەمی هیرەقلەوە، لەو کاتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هات لە جەزیرەی عەرەبیە و بانگەشەی تەوحید و یەکتاپەرستی کرد، جوولەکە و گاور ئیتر بووە خۆرکەی گیانیان چۆن ئەم پێغەمبەرە ناودەن، چۆن بیر ڕوخێنن، چۆن مسلمانان بکوژن، چۆن ئەزیەتیان دەن، چۆن ئەم دینە ناشینکەن، چۆن بەربەستن لە بەردەمیا. ناتوانی بەربەست بی. خوایە خالقی عەظیم ئەفەرمێت ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەهو لەحافظون. ئێمە قورآنمان ناردووە. ئەوروپا تۆ چیت؟ نەمرود، فیرعەون، فەراعینەکان ئێوە چین؟ ناتوانن بەربەست بن لە بەردەمیا. ئەبوو جەهلەکانی زەمانە ناتوانن بەربەست لە بەردەمیا. پێغەمبەر خۆی بە تاق و تەنها بوو صلی الله علیه وسلم. ئێستا ئیسلام لەکوێیە؟ شەرق و غەرب ئیسلامی تایە. ئەو شوێنانەی کە هاتن بۆ ڕوخانی ئیسلام، ئیسلامیان لەگەڵ خۆیان بردەوە. مەخۆلەکان، کافرە بەدبەختەکانی تر بۆ شەر لەگەڵ ئیسلام هاتن، ئیسلامیان ڕوخان بە حسابی خۆیان، بەڵام ئیسلامیان بردەوە مەنتەقەی خۆیان. تەتار، مەخۆل،
ئێستا فەرموو سەیری چیچان داغستان پاکستان ئەم هەموو وڵاتە شەرق و غەربی سەر ئەرز پێنج فەرزە بانگی تیا درێ بانگی محەممەد قورئانی تیا خوێنرێت ئەم بەدبەختانە خەریکی چین ئەمەی کە ئەکرێت دژادی قورئان نییە ئەمە سوکاتی خۆیان دەرەخات ئەمە گیریان خواردووە ئەزانن تەواو ئیسلام لەسەرکەوتنایە ئەیانەیە بەم شێوە ناشرینکەن بەڵام خۆیان ناشرین نەبن ئەمە خزمەتە بە ئیسلام ئەمە دژی ئیسلام نییە خزمەتە بە ئیسلام چونکە بەم کاری ئەوان خەڵکی تری دراسی ئیسلامەکە مسلمانەوە ئیمانێرە لە سەردەمی هیرەقل جارێکیان بەیانیەکیان هیرەقل هەڵسا سەری ئازوڵکا و تێکچوو بوو وەک شێت دەرەکەوت ئەتباع و چواردەورەکەی وتیان هیرەقل ئەوە چییە چیت لێ قۆمیەوە چی ڕوویاوە وتی مشەوە خەوێکی زۆر عەجیب بینیوە وتی خەوەکە چۆن خەمەن هۆی ساحیر و جادوگەر بوو نجومگەر بوو ئەستێر ڕاستەکانی بان کرد ساحیر و جادوگەرەکانی بان کرد وەرن بۆم لێک دەنەوە ئەم خەوە خەوێکی ڕاستە ئەم شەو بینیم لە خەوما مەلیکی خەتەنەکراو سونەتکراو دەستی بەسەر جیهان ئاگرت دەرکەو لەم مەنتەقەی ئێمە هەمووی چۆشە دەستی ئەم خەوەی بینی طبعا وتیان قوربان ئەوە بەس یەهودیەکانە خەتەنۆشتەکەن هەموویان ئەگرین خۆ کەمینەیەکن ئاگرین و ئاگوژین و لە ناویانە بین تینە ئەوە نییە مەلیکی غەسان بەرحاڵ کابرایی گرتبوو لە مسلمانان و ئیمانداران یان نوێنەری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە ڕۆشتبوو جوابی نار بۆ هیرەقل وتی من کابرایەکی وا هاتووە بۆ لام داوای ئیسلام بوونمان لێکا یا مسلمانەوە گرتومانە بەرحاڵ ئەڵێ ئەوی شتی جوابی نادۆتی بینێرن بزانن خەتەنەکراوە یا خەتەنەکراو نییە تیان لێمان پرسیوتی من خەتەنەکراوم سونەت کراو تی دێتی تەواوە ئەمە ئاشکرابوونی ئەو مەلیکەیە ئەوەیە کە من لێ ئەترسم یەهودەکان نین بەرحاڵ هیرەقل وتی من ئیمان دێنم و مسلمان دێنم ئەم دینە سەرەکەوێت بە چواردە ڕۆژ بە عەگەی خۆی وتیان ئەگەر تۆ مسلمان بی و ئیمان بێنیت هەمومان وەکوژین هیرەقل دەرگای لەسەر خۆی داخست و لە سەربانی قەسرەکەی خۆیەوە ئەم هاوارەی کرد پەلاماری قەسیان داوەتی سوحبەتم لەگەڵاکردن دینی ئەوم تاقیرەوە بزان تا چەندێک سەباتان لەسەر دینی خۆتانێ من چۆن مسلمانە بم لەو کاتەوە تا ئێستا دژایەتی ڕۆم دژایەتی گاور و جوولەکە بۆ مسلمان و ئیسلام و پێغەمبەر بەردەوامە بەڵام سەرکەوتوو نەبوون تایە هەر دائیمە ڕسوا بوون هەر دائیمە زەلیل بوون چونکە وعدی خوایە ومن يهن الله فما له من مكرم ئەوەی خوای گەورە بیشکێنێ و ڕسوای کە هیچ کەسێک ناتوانێت سەربەرزیکە هیچ کەسێک ناتوانێت هەڵسێنێتەوە ئەوەی خوای بەرگری لێ بکا و دیفاعی لێ بکا بە هیچ هێز و قووەتێک ناتوانێت بیشکێنێت إن الله يدافع عن الذين آمنوا خوا دیفاع لە مسلمانەکە خوا دیفاع لە پێغەمبەرەکەیەکە وكذلك ننجي المؤمنين يما قال مسلمان راستقيل من إيمان داري راستقيل من والله هيز نينا سر أرزا شاري مسلمان كا هيز نينا روبري مسلمان بيتوا هيز نينا برانبري مسلمان وإيمان داران موسى بلا مسلمانان بداخل وبرتوازيو ناكو هنا وخويان واي كردوا كبراسي امرو كافر حكمي كاو كافر ولادي داجير كاو منفعتي ولادي بخواو بتزيد أينا أول سيري التاريخ كاين هرچی دولت اسلامی کان هەیە ئەوروپا دائما کۆیلیان بوون ژێردەستیان بوون دەوڵەتی عوسمانی باشترین نمونەیە بەڕاستی چی کرد لە ئەوروپا زەلیلی بەردەستیان بوون ئازیزان و خۆشەویستان بەڵام لەوەتەی مسلمان پەرتەواز و ئاژاوی تێکەوتووە مسلمانان زەلیلی بەردەستی کافر و گاور و جوولەکەن ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم گاور و جوولەکەیش ڕازی نابن لە ئێمە تا دۆیان نەکەوین هەر مسلمانە دینی خۆی بدۆڕێنێ خەسیرە دنیا و ئاخیرە بێت هەر مسلمانە پشتم قورئانەکە خوا لە ناوێ بات خوا لە دنیا و لە قیامەت سووک ڕسوا و زەلیلەکات هەر مسلمانێکیش دەست بە ئیمان و دینی خۆیەوە بگرێ خوا چۆن ئەو پێغەمبەرەی سەرخست تۆی سەرەخا ئەو مسلمانی سەرەخات لە کاتێکا عێراق مستعمەرەی بەریتانیا بوو جندێکی بەریتانی هاو قورئانی سووتان یەکێک لە قایدی بەریتانەکان وتی دای لێ وتی تۆ زۆر ئەحمەقی ئەم قورئانە چۆن ئەسووتێنی ئەم قورئانە ئەسووتێنی 1001 قورئان چابەکەنەوە ئەیوتی چی بکەین ئێمە دژی ئەم قورئانە بۆستین ئەم قورئانە زۆر خەتەرە بۆ سەر حاڵی ئێمە و ژیانی ئێمە
ئەم قورئانەیە مجاهیدی گەورە دروستەکا و پیاوی گەورە دروستەکا، ئەم قورئانەیە دژی ئێمەیە. وتی ئەزانی ئەبێمە چی بکەین؟ ئێمە ئەبێ ئەم قورئانە لەبەرچاو بخەین، ئەم قورئانە ناشرین بکەین لەبەرچاویان. ئیتر بە پەرتەوازەی ناو مسلمانان بێ، بە شک و گومان بێ، وەکو 1001 ڕێکخراوی دروست کردووە. ئەمە ڕێکخراوی چییە؟ ئەوە ڕێکخراوی چییە؟ ئەوە درۆ دەلەسەیە. ئەمە هەر هەمووی بۆ خەڵخڵانی گەنجان، تێکدانی گەنجان، مسلمان و ئیمانداران بەمانەیشەوە بەم هەموو پارەوە سەرفێکە خەڵک هەر مسلمانە بێ و ئیمانی بە قوتە بێ و ئەویش هەباء مەنثوورایە. جا دڵنیابن ئەم قورئانە خوا خاوەنێتی، من و تۆش پشتی تێکەین، نوازی لێبێنین وەخوا خوای تەبارەک و تەعالا پیاوی وای بۆ دروستەکان محافەزەیەکە لە عەقڵی هیچ کەسێک لە ئێمە نییە. هەر لە ناو دوژمنەکانی ئەم قورئانە خۆیان پیاو هەڵەخا، گەورە هەڵەخا، مسلمان و ئیماندار هەڵەخا، پارێزەری ئەم قورئانە بێت. چەندین کەس ئێستا کاتی خۆی دوژمنی ئەم قورئانە بووە، باو باپیری، ئێستا پارێزەری ئەم قورئانەیە لە گاور، لە جوولەکە، لە نێار و ناقەزان. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بی، خوا لە عاقبەتمان بەخێر بگەڕی. یا ربی خوا دەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، سەربەرزمان کە. یا ربی خوای گیان ئەم قورئان و یا ئەم قورئانە کە کەلامی تۆیە، دەستور و یاسای ئێمەیە، خوایە موفەقمان کەی بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی خۆت. یا ربی خوای دەستی پێوە بگرین، خۆشمان بوێ، بیخوێنینەوە، لەبەری کەین، لە ناو خۆمان و جێبەجێی کەین، تەقدیر و حورمەت و ڕێزی لێ بگرین. یا ربی خوای گیان دەپارەینەوە بە ئیمان و ژێرەمان بەرەوە زیندومان کردەوە. خوا شیفای نەخۆشەکانمان بە، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجەکانمان بە، مناڵەکانمان ساڵح کە، ئەوەی منداڵ نییە خوای منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هێدی ساڵی نییە خوای ئەوەی ساڵەکەی. یا ربی خوای گیان ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە، دوژمنی ئەم قورئانەمانە، دوژمنی پێغەمبەر گیانمانە صلی الله علیه وسلم، دوژمنی صالحان و خواناسان و عولەمایانمانە، خوای ئەگە شیاوی دایەتی دایدەی، ئەگە شیاوی دایدە خوای تەفروت و نایکەی، لە کۆڵمانی کەیتەوە. یا ربی خوای گیان قورئان بەی بەگژیا، یا ربی خوای بەرەو قورئانە سووک و ڕسوای کەی، ئەوەی دوژمنی ئەم دین و خاک وڵات و نیشتیمانی ئێمەیە، دوژمنی کولتورمانە، دوژمنی قورئانمانە، دوژمنی پێغەمبەرەکەمان و عولەما و زانایانمانە. یا ربی خوای گیان دەپارەینەوە بە ئیمانەوە بمانژێنەوەمان بن و زیندومان کردەوە، لە ڕۆژی قیامەتشا لەژێر سێبەری عەرشی خۆتا داما بنێ کۆمان کردەوە بە دەستی مبارەکی پێغەمبەری نازدار، ئاوی کەوسەرمان بیتێ لە توێنێتونێک بە دنیا و قیامەت ڕزگارمان بێ. یا ربی خوای گیان لێ دەپارەینەوە ئێمە وەکو مسلمان دوعای هیدایەتەکەین بۆ هەموو کافرێک، بۆ هەموو مولحیدێک، بۆ هەموو بێدینێک، دوعای شەران تێ ناکەین تا ئەو کات و ساتێک کەوا شەرمان پێ نەفرۆشن. یا ربی خوای هیدایەتیان دەی، یا ربی خوای هیدایەتیان بەی، خوای قورئان و ئیسلام نوری ئیسلام کڕە دڵیانەوە، نازانن نەفامن، خوای قوفڵی سەر دڵیان کەرەوە، لەم قورئانە تێیان گەێنە، دژ بم قورئانە نەبن، خوای ئەگەر هەر دژاتیان بەردەوامە اینجا لە ناویان بەرەو سووک و ڕسوایان کە. یا ربی خوای گیان کوردستانمان پارێزاوکە لە هەموو نەهامەتی و نەکبەتێک، لە بەدبەختیەک، لە برسێتی و قاتی و گرانیەک. یا ربی خوای خێر و خۆشی برژێنەوە سەر وڵاتەمانە، بەسەر باقی وڵاتی مسلمانانە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.